خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. تیرۆرستانی داعش جارێکی تر لە زۆر ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان جموجۆڵیان دەست پێ کردوتەوە. لە ماوەی ڕابردووشدا بە شێوەیەکی سنووردار جموجۆڵەکانیان هەست پێکراو بوو، بەڵام هێزی پێشمەرگە و چاوکراوی هێزی پێشمەرگەی کوردستان وای کرد بوو کە سنوورێکی تۆکمە دابدرێت. لە ئێستادا جموجۆڵەکانی داعش ڕوویان لە زیادی کردووە بە جۆرێک کە زیانیان لە چەند ڕۆژی ڕابردوودا بە هێزی پێشمەرگەی کوردستان گەیاندووە. دانیشتوانی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم داواکەن کە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم بگەنە ڕێککەوتنێک و پەلە بکرێت لە پێکهێنانی ئەو لیوا هاوبەشەوە ئەو دەرزوو کلێنانە پڕ بکرێنەوە کە پێویستە بۆ ڕێگریکردن لە جموجۆڵەکانی داعش. پرسیارەکەین کە ئایا چۆن ئەتواندرێت پارێزگاری لەو خەڵکە بکرێت، پلانەکانی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ پارێزگاریکردن لە خەڵکی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم و چێ لە پشت جموجۆڵەکانی ئەم دوایی داعشە. بۆ ئانە لە پانۆرامادا گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری بەڕێز لیوە هیوا عەبدوڵڵا، ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان، هاوکات لێپرسراوی میحوەری چواری هێزی پێشمەرگەی کوردستان لە کەرکووک. سپاس کاک هیوا، بەخێربێی. هەروەها لە هەولێرەوە غازی فەیسەڵسیان کە بەڕێزیان فەرماندەی خۆبەخشی پێشمەرگەیە لە قەرەچووغ و گوێر. کاک لیوا هیوا، ئەو جموجۆڵانەی پێش داعش بۆچی لە ئێستاە بەتایبەت ڕووی لە زیادی کردو؟ پێشتر هەبوو بەڵام ئێستا زیاتر بەرچاوکێ. سپاس بۆیەوە، سپاس بۆ بینەرانی کورسات. من لێرەوە سەری ڕێز و ناوازش بۆ هەموو شەهیدان دانوێنم بۆ ئەو شەهیدانەی کە لە چەند شەوی ڕابردوو بە دەستی تیرۆرستانی داعش شەهید بوون. ئەمە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان لە گەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو زۆر جار باسی ئەوە کراوەکەوە داعش کۆتایی پێهاتوە ئەو ناوچانی کە بەدەستیانەوە بۆن ڕزگار کران. ئێمە ئەو کاتی ژۆکو هێزی پێشمەرگەی کوردستان ڕەمان وا بوو کەەوە تیرۆرستانی داعش کۆتاییان پێ نەهاتووە و بە تاکیدیش ئەوە پاش 4 ساڵ لە کۆتایی هاتن بە شەڕی داعش کە هیچ ناوچەیەکی ئازادکراویان لەبەردەست نەماوە، ناوچانی کە داگیریان کردبوو هەموو ئازادکران، بەڵام ئێستا بینی لە زۆر شوێنە کە باس ناکرێ، بەڵام لە زۆر شوێنە ناوچیان بەدەستەوەیەوە، شوێنیان بەدەستەوەیەوە. هۆیەکانی ئەگەر بگەڕێنەوە هۆکار زۆرن، کەمیان ئەگەڕێتەوە بۆ ناسەقامگیری وەزعی سیاسی لە عێراق و ململانەی ناتەندروستی تێکڕایەتوانن بڵام عێراقیەکان بە نەتەوەکانەوە بە مەزهەبەکانەوە و لەلایەکی تریشەوە ئەتوانم بڵێم ئەو دەستانەی کەوا نایەنەوێت سەقامگیری لە وڵاتیا ببێ، ئەمانش دەور و تاسیری خۆیان هەیە. لەبەرەوە لێرەوە لێە بینین ئێستا بە بەردەوامی جموجوڵی داعش هەیە، بەڵام بەداخەوە یەک خاڵ هەیە کە زۆر جار لێرە ئەمە لێرە لێ جۆمان لێبێت کە ئەم مەوزوعی بوونی داعش چڕەکەنەوە تەنها لەو شوێنانەی کە بڵێن ئەو بۆشایەکی لە بینی هێزی پێشمەرگە و هێزەکانی عێراقا هەیە. بتاکید ئەمەیان ئەو بۆ چوونە ڕاست نییە، لەبەر ئەوەی لە زۆربەی شوێنەکانی تری عێراقا بە تێکڕاگەر بیگری لە سنوورەکانی سووریا و بۆ منتقەی ڕەمادی بۆ سیلسیلە چای حەمرین و منتقەی دیالە تا ئەچێتەوە مووسڵ، لەو منتقانە ئەمە هیچ مەوزوعی فەراغی بۆشایی بینی هێزی پێشمەرگە و هێزەکانی تری عێراق نییە و چالاکی زۆریش هەیە کە داعش زۆر جار زۆر بەداخەوە ینی خەڵکیان شەید کردووە لە هێزە عێراقیەکانی تر و بۆ نمونە پێش ئەم حەدەسانی کە لە سنوورەکانی محوەری 5 پێشمەرگەی هێزی پێشمەرگە بەداخەوە شەید بوونا، بەڵام بینیمان لە منطقەی مقدادیە ئەوانە لە ڕێی ئەو گروپە توریستیانەوە تەنانەت وەزعێک هاتبووە ئەراوە تا ئێستش بە تەواوی نەبووەوە خەریک بوو شەڕی تایفی دروستەکانە دروست بێت. لەبەرەوە بەڕێی ئێمە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان ئەگەر بین چارەسەر دۆزینەوە بۆ چارەسەر بۆ ئەمە باشترین چارەسەر ئەوەیە کە ئێمە هەماهەنگی تەواو هەبێت لە بینی هێزەکانی پێشمەرگەوە لەگەڵ هێزەکانی تری عێراق، ئەمەش بەوا کرێتکەوە ئەو پلان و بەرنامانەی لە بینی وزارەتی بەرگری عێراق و وزارەتی پێشمەرگە هەیە بە مماتەڵە نەکرێت لە جێبەجێکردنی ئەو پلان و بەرنامانەی کە هەیە کە خۆی بینێتەوە لە دروستبوونی ژووری هاوبەشی بینی ئەم هێزانە کە خۆشبەختانە ئێستا و ژوور هاوبەشانە دروست کراون و دوای ئەوەش قۆناغی ئەوەی هێزی پێکهێنانی هێزی پێکەوەیی
کە خۆی لە چوارچەوەی دەستوری عێراق شابێنێتەوە چکە ئێمە گەر بگەڕێنەوە سەر مەوزوعی دەستوری عێراق و هەمومان پەیوەست بین بەجێبەجێکردنی دەستوری عێراق لە چیزای لە خاڵە ناکۆکەکانی سیاسی کە هەیە لە مانتقی ناوچە دابڕاوەکان و مادەی 140 و جای لە ڕێخستنەوەی هێزەکانی عێراق بەگشتی چکە هێزی پێشمەرگە لەگەڵ هێزەکانی تری عێراق ئەم هێزانە تێکڕە لە چوارچەوەی منزومەی دیفاعی عێراقی ئیشەکەن تەنانەت نابێ بێڵین ئێمە ئەم هێزانە سەنگەریان هەبێ بەرامبەر بە یەکتر لەبەرەوە ئەیگەڕێنمە بۆ ئەوەی هەن ململانەی ناتەندروستی ناوەند لەگەڵ هەرێم و جارێکی تریش مماتەڵەکردن لە جێبەجێکردنی ئەو پلان و بەرنامانەی کە لە بینی هەردوو وزارەت هەیە بۆ ئەوی ڕێک بخرێتەوە ئەمە ئێستای بینین کە دایمەنیش کە وەزعێکی سیاسی نامستەقر هەیە لە وڵاتە ئەمەش گروپە تیرۆریستەکان بە تایبەت داعش بە خاڵی زوعفی وەزی عێراقی بینیە و لێرە لێ مەشاکل دروستەکەن و هەمان کات بۆ ئەو وەزع ناتەندروستی کە هەیە لە بینی هێزە سیاسیەکانی عێراق بە تێکڕا ئەمەش ئەرزەیە کە ڕەخسێنێەوە ئەوان لێرە لەوێ دارێکی تر زیاتر دەستکراوە بن و هەوڵەدەن کێشەش دروست بکەن و ئێستا بینن لە کاتی هەڵبژاردنەکان و دوای نەتیجەی هەڵبژاردن لە زۆر شوێنە ئەبینین زیاتر کە ئەمان جموجوڵیان هەیە و زەربە لە هێز عێراقی کاکیوە لە ڕووی سیاسی و پێت وایە مەسەلەن ئەوان ناکۆچێ سیاسیەکان و ئەو دەرزوو کەلێنانە بە هەل ئەزاننیا خودت دەستێکی ئێوێ ئەمانە پاڵ پێوە بنێ بەدڵ ناوێ ئێمە گەر خوێندنەوە بۆ حەدەسەکانی واقعی عێراق بەگشتی بکەین و گەر هەمووتان ئێوە ڕاگەاندنکارن و متابعن بۆ حەدەسەکان و جووتان لێبێ قیادە سیاسیەکانی عێراق لە ئاستی باڵایە باسی دەستێوەردانی دەرەچی ئەکەن لە وڵاتەیە لەبەرەوە بۆیە کە نیشارە بەوادەم کە ئەگەر بێت و کە ئیستیقراری سیاسی نییە بە تاکید هەر وڵاتە هۆڵەدا ئەجندای خۆی لەسەر ئەرزی عێراقا جێبەجێ بکات وە باشکرا باسەکەن کەس نەیشاردوێتەوە لە ئاستی باڵایە تەنانەت ئێستا ئەو هێزانەی کەوا کورسی پەرلەمانیان زیاد بەدەستهێناوە بۆ نمونە لەم چەند ڕۆژی ڕابردوو بە ڕێز نقطەدا سەدەری شارە بەوا داڵێ ئێمە دەبێ هەوڵ بدەین هەمومان لە ناوخۆی عێراقا مشکلەکانمان چارەسەر بکەین بۆی دەستە دەرەچیەکان ببڕین و داوا لە وڵاتەکانەکەم کە دەسوەردان لەکەن لە عێراقا ئەمە خۆی ڕوونە لە بۆ هەموو لایە کە دەستێکی پەیامێکە ئەمە قسەی ئێمە نییە خۆیان ئەم لێدوانە نادەن و ئەم تەسریحات نادەن کەوا دەستی دەرەکی لە وڵاتە هەیە بۆ یەکە باشترین چارەسەر بەڕێی ئێمە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان هەماهەنگیە لە نێوان هێزەکانی پێشمەرگە لەگەڵ هێزەکانی تری عێراقا بۆ ئەوەی بتوانین تەنانەت ئەم کەلێنانە دروست بکەین و بتوانین بۆ شوێنەکانی تریش وەکوتم ئێمە ئەم دەستورە پێکۆی گرێداوین ئەبێ پارێزگاریکردنی هەموو عێراق لە ئاستۆی هەمووی هێزستەکدارەکانە و پێکەوە هەماهەنگ بین بۆەوەی بتوانین ئارامی لە هەموو ناوچەکان و بە تایبەت ئەو ناوچانی کە ناوی نراوە ناوچەی کێشە لەسەر و خۆی لە ئاساسە ناوچەی کوردستانیە بۆی بتوانین کەوا هەماهەنگی هەبێت و ئەو بۆشایانەی کە هەیە لە بینی هێزی پێشمەرگە و هێزەکانی تر عێراق ئەو هێزە هاوبەشانە دروست بێ دەتوانین باشتر هەماهەنگی بکەین و پێکەوە دەستی ئەو لایەنانە ببڕین کە ئەم مشکلانە دروستەکەن لەو ناوچانەیە. زۆر باش کاک هیوە گفتگۆی زیاتری لەسەرەکەین بەڕێز کاغازی ئەم کاتت باش بەڕێزت وەکو هەمووکو کادرێکی پێشکەوتوویەکێتی هەمووکو فەرماندەیەکی پێشمەرگە لە سەرەتای دروستبوونی جموزۆڵی تیرۆرستانی داعش لە قەرەچووغ و لە گوێڕ و ئەو ناوچانە بەرگری دەکەی هەستت بەوە کردووە کە لەم ماوەیە بە تایبەتی لە دوای پرۆسی هەڵبژاردنەوە جموجۆڵەکانی داعش زیاتر بوو بێ حرەکاتەکانیان هەرچەندە لەوێ زوو جموجۆڵی تیرۆریستیان هەبووە شەو باشتر زۆر سپاس بۆ دەرفەتە سڵاو لە گیانی پاچی شەهیدانی دەستی تیرۆر کاکزانە بەڕێستان ئاگادارن و کاکیواش بەڕاستی لە نێزیکەوە چاوەدێری سنوورەکانی ئەمەی کردیەوە نەبتە مجامەلەش پشتیوانیشی کردوین دوور بە دوور چەکدارانی داعش بە ژمارە زیادیان نەکردووە بەڵام لە ساڵی 2017 کە ئێمە لەو سنوورە ڕامانگەیاند کە هێزێکی زۆری چەکدارانی داعش هاتوونە سنوورەکە ئەوە بوو وەکو کادیری پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو دانیشتوانی سنوورەکە هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی سوپای عێراقمان لێ ئاگادار کردەوە ئێمە ئەو کات پێشبینیمان دەکرد لە ماوەیەکی زۆر کورت و کەم هێزەکان پەلە بکەن و بێن چەکدارانی داعش لەو سنوورە دەربکەن بەداخەوە نەیان کرد ئەوە بوو مەرحەلەی دووەم هێزەکانی هاوپەیمانانمان دیسان ئاگادار کردەوە
هێزەکانمان بردە سنوورەکە داعشەکانیان دیسان خەڵکی ناوچەکە تەوەقوعیان دەکرد لە ماوەشی زۆر کەم چونکە کات لۆ مەسەلەی شەڕەوە جەنابی کاک هیوا دەزانی لۆ مەسەلەی شەڕ کات زۆر گرینگە ناکرێت سامە 4 سارە هەر بینە سەر ئەو دەنگ و باسانەی ساڵی 2017 باس بکەین. هێزەکانی هاو پەیمانن دیسان بەڵێنیان پێداین ئەوە بوو بەداخە ئەوانیشی سیان نەکرد. لێتانی ناشارمەوە ماوەی ئەو 4 ساڵی ڕابردوو ئێمە وەکو مەڵبەندی بیستی قەرەچۆغ و وەکو کادیری سنوورەکە جەنابی کاکیوا و برادرانی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و خەڵکی ناوچەکە ئاگادار بوون زۆر هاتو هاوارمان کرد هانامان بۆ وەزارەتی پێشمەرگە بردی یعنی هیچ هێز ویلایەنێک نەما ئەمە هانای لۆ نەبن لەسەر مەسەلەی چەکدارانی داعش. بەڵام بەداخەوە تا ئێستاشی لەگەردا بێمە هەر قسەی لەسەر دەکەین بەکردەوە هیچ شتێک نەبە ڕاستە کاکیوە تیشی خستە سەرەوەی کە ئەو کێشەیەکی سیاسیە و ململانەیەکی سیاسیە لە سنوورەکەمان دەکرێت بەڵام ئەمە نابی بشە شارینەوە حکوومەت یاریمی کوردستان و پەرلەمان بەڕاستی کەم تەرخەم بوونە بەرامبەر سنوورەکەمان ئەوە بەڕێزەدا ئاگاداری لە ماوەی وابزانم لە یەکی شەشی ساڵی 2021 ژوورێکی هاوبەش کراوە لە نێوان وەزارەتی دیفاعی عێراق و وەزارەتی پێشمەرگە خەڵکی ناوچەکە و بە تایبەتی کەرکووک و مەخمور و ژەنگار و خورمات و خانەقین ئەمە پێشبینیمان دەکرد کە ئەو ژوورە هاوبەشە کراوە تەواو چەکدارانی داعش لە سنوورەکە کۆتاییان پێدێ بەڵام بەداخەوە ژووری هاوبەشیشەوە لە یەکی شەشەوە ئەمن پرسیار لە جەنابتووە لە کاکیوا و لە حکوومەت یاریمی کوردستانیش دەکەم تا ئێستا بزانین چیان کردی لەو سنوورە ئێمە ئێستا باس لەوە دەکرێت کە دوو لیوای مشترک دادەندرێ ئەوانە هەمووی ڕاستن و قسانێک کە دەکەین بەڵام بەڕای من ڕژبینم بەرامبەر بەو پلانانیان بەرامبەر بەو کردوانی دەکەن لەبەرەوەی هەمووی کات کوشتنە و کاک زانە لێشتی ناشارمەوە چەکدارانی داعش سوودیان لەو ململانەیە سیاسیە بینیە و ئەو ململانەیە سیاسیە ڕنگدانەوەی هەبوو لەسەر هێزە سەربازیەکان دەبینی ئەوە لە هەرێمی کوردستان دوو هێزی کاریگەر هەن کە هێزی یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزی پارتی دیموکراتی کوردستان کە یەکەی هەفتاوەشتیان پێدرێن من پێم خۆشە پرسیار لە کاکیوایان لە وەزارەتی پێشمەرگیان لە پەرلەمان لە حکوومەت بکەم دەمێکە خەریکن یەکیان بێخنەوە کا یەخستنەوەکەیان ئەوەی دوام لەسەر مەسەلەی داعش چونکە ڕێکخراوی تیرۆریستی داعش دژی هەموو چینی توێژێکن دژی هەموو نەتەوەیەکن دەبوایە ئەگەر ناتەبایی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و لە نێوان حکوومەتی فیدرالی بەغدا هەبایە لەسەر چەکدارانی داعش دەبایە تەبا و تفاق بوونایە بەڕاستی هێزەکانی خۆمان لەناو خۆشمان ناتەبان و هێزەکانی ئێمە لەگەر سوپای عێراقیش ناتەبان ئەو ناوتەباییە چێ زەرمەندیەکەمە خەڵکی ناوچە کێشە لەسەرەکان کە کاکیوا پێ دەرێن ناوچە کوردستانێکان ڕاستە ناوچە کوردستانێکانە بەڵام کەمتەرخەمی پەرلەمان کەمتەرخەمی حکوومەت یاریمی کوردستان وای کردیە بتە ناوچە کێشە لەسەرەکان لۆ وەڵامدانەوەی پرسیاری جەنابەت چەکدارەکانی داعش لاوازن و ئەو ژمارە زۆرە خەتەرە نین و من لای کاکیواش باسم کرد کاکیوا بەداخەوە لە سنووری ئێمە نەبوو خۆزگە لە سنووری ئێمە باید چونکە من دەزانم کاکیوا کاریگەری باشیەوە شارەزای باشی هەیە لە شەڕی ئیرهاب واگەر کاکیواش هێزەکەی کاکیوا لە سنووری ئێمە باید چەکداری داعش نەیان دەتوانی ئاوا لە شاخی قەرەچوو وەک بەرزەکی بانان بێن و بڕۆن و بابەتێکی سیاسیە من ناوی هیچ هێزولایەنێک ناهێنین بەڵام خەڵکی کوردستان و جەنابی شێت و ئەوانەی کە جێشان لێمانە دەزانن لیوای چێ و هێزی چێ بە پێشکەوتوترین چەک کە لە تعالیفی دەولی وەردەگری لە شاخی قەرەچووغ لە یەک شاخن لەگەر داعشەکانی شاخی قەرەچووغ لۆ زانیاری بەڕێستان و لۆ بینەران چەکدارانی داعش هەر ئەو چەکدارانەی ساڵی 2017 لە سنوورەکە بەڵام دڵنیان کە نەهێزەکانی پێشمەرگە لە سنوورەکە لێیان دەدەن و نە سوپای عێراق لەو سنوور ئەو کاریگەری هەیە کە بتوانی لە شاخی قەرەچووغیان دەربکە هۆکارەکەش بابەتێکی سیاسیە من دوو پرسیار لە کاکیوا و نمونەش دێنمەوە ئەمە باسی سوپای عێراق ناکەین چونکە زیاتر حەقمان لەسەر حکوومەت یاریمی کوردستانە ئێمە خۆمان بە کورد دەزانین و لە پەرلەمان ئێمە بە خوێنی گەشی شەهیدانی کوردستان دامەزراوە و حکوومەت نوێنەری ئێمە بە عیساب لە مانجی هەفتی ڕابردوو هاتن لە زورگەزرا و لە ناو قوڵایی دەسەڵاتی پێشمەرگە چوار پێشمەرگەیان شەهید کرد کە فەرقیان پێ نەکرد ئەوە پارتیان یەکێتیە داعشەکان وەکو بەرزەکی بانان ڕۆیشتن جێشان بەخین نەبوو دەرباز بوون پێرێ دیسان لە هەمان ڕێبیە لە هەمان شوێن هاتن دوو کوڕی گەنجیان شەهید کرد یەکەشان پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستانیشان پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستانە
بزانم وەزارەتی پێشمەرگە، بزانم حکوومەتی هەرێمی کوردستان، بزانم پەرلەمانی کوردستان، بزانم ئەوانەی خۆیان بەخەم خۆری گەلی کورد دەزانن چه ئیجرئاتێکیان کردیە لەگەر ئەو لیوایە لەگەر ئەو هێزە. بێزگەلەوە کاکزانە کاک زانامە زۆر جار بازی ڕاستیەکانمان داوە ئەمە کە خۆبەخشین لە شار بەرامبەر داعش دەبی خۆبەخش بین لە وەڵامدانەوەش کەم تەرخەمی یەکەم حکوومەت و پەرلەمانی کوردستانەوە لە ناو حکوومەت ئەمە زۆر جار ئەوێ ڕۆژە لە فەیسبوک برادەرێک گلەی لە من کرد گوتێت و زۆر ڕخنە لە خۆتان دەگری لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هێزی پارتی لەوەیە من گلەی ناتوانم لە پارتی بکەم لەبەر ئەوەی پارتی لە شاخی قەرەچووغە تەقە لە داعش ناکە داعشش تەقەی لە ناکە لەبەر چاوی هەمووتانە پێویست ناکە من بەڵام من شەریکم لە حکوومەتە من دەبی هەڵوێستە مەبی لەو حکوومەتە دەبی بانجی پارتی بکەم لە کۆبنەوە کە لەگە پارتی دانیشتم کە وەزیرەکەم وەزیری یەکێتیە دەرێمەوە خەڵکی یەکێتی لە سنوورەکە ئەوە ئاسایش یەکێتی شەهید دەکرێت ئەوە جوتیاری یەکێتی شەهید دەکرێت ئەوە خەڵکی من شەهید دەکرێت ئەوە مەخمور من شەهید و قوربانیم لۆ داوە 400 شەهیدی سەنگەری وەکو شەهید فاقە و شەهید کاوەی مەلا حوسێن و شەهید قلم لۆی داوە وەرە بزانم ئەو دیزە بەدرخونەیە چێ ئێوە دەکەن لەگە چەکدارانی داعش من لەبەر چاوی بینەرانی بەڕێزی کوردستان و لەسەر دەستی جەناب و کاکیوا بەڵێن دەدەم لە ئێمە بگەڕێن یەک هێزی خۆمان ببینە شاخی قەرەچووغ ئەگەر لە ماوەی مانگەک یەک چەکداری داعشم لە شاخی قەرەچووخێش بە ئەو کاکی وایە کە ئەندامی سەرکردایەتی حیزبەکەی منە بابێ سزام بدە بە هەموو سزایەک رازیم کاک زانە بەداخەوە خەڵکی ئێمە سیاسیەکانی ئێمە ئەوانەی نوێنەرانی ئێمە لە حکوومەت و لە پەرلەمان شەرمنن بەرامبەر بەو کارەساتێ بەسەر خەڵکی سونەرەکەمان دەهاتووە وە سەرۆکی کۆمار و نوێنەرانمان لە بەغدا و ئەو دەسەڵاتانەی کە هەمانن ئێمە ئەوە چەند کابینە بەڕێ بکەین سنووری مادەی کێشە لە سەرەکان بەس دەینە سەر تەلەڤیزیۆن فرمێشی تیمساعی لۆ دەڕێژین بەڕاستی ئێمە ئازارمان یەکاکیوە من داوای لێبوردن دەکەم کە قسە لەگەڵ لە ڕووی بەڕێستان دەکەم بەڕاستی جوتیارەکانمان شەهید دەبن کەس لەسەرمان بە جواب نێدێنە سەر شاشەی تەلەڤیزیۆن کۆمەڵێک فرمێشی تیمساعی دەجێڕنەوە ئێمە نازانم نوێنەرانی ئێمە نازانم ئەمە جێگری سەرۆکی حکوومەتمان هەیە ئیلا خەریکی موسە موسەکاریەکە کە تو کێشەی نەتەوەت هەیە کێشەی خاکت هەیە ئێستا لۆ نمونەیەکی تر کە دەرێم نمونەمان زۆرە نامێت لە بەشی کاکیوا بخۆم بەڵێ لایەنێکی سیاسی هەرێمی کوردستان هاتووە لە سنوورەکە بەوە ڕانەوەستاوە کە سنوورەکەی چۆل کردیا و لێژ ناگەڕێ ئێمە هێزی خۆمان بین هەسا دوو کاندیدی عەرەبی لە زیاتی کوردانایەوە ئێستا دەوێت تعریب بە کاندیدەکانیش بکاتن ئێمە لە سنووری مەخمور کە کاکیوا دەرێت سنووری کوردستانیە سێ کاندیدی بە حیساب نوێنێری کوردمان هەیە بە تەنها نوێنێری ئێمە کورد بووە بەڵێ خوشکا و خاتونە باش و دەرچوو دوێنێرەکەی برادرانی پارتی لەو هەموو کوردی زۆر لەو هەموو کوردی دڵسۆس لەو هەموو کوردی شۆڕژێر هەسا دوو برای عەرەبی کردە نوێنەری میلەتی کورد لە قەزای مەخمور کە زۆرینی هەر زۆری دانیشتوانەکەی کووردا وە خۆشبەختانەش کاک زانامە بەڵێ لە منتیقەی مەخمور لەگە عەرەبەکان زۆر براین زۆر تەباین کێشەمان نییە ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان کێشەکانمان چارەسەر بکە بە ئاوادانکردنەوە بە دەرپەڕانی ئەو چەکدارانی داعش بەڕاستی ئەمە لە منتیقی خۆمان کێشەکان کە درین کێشە ئێمە جیاوازە لەگە کەرکووک لە کەرکووک لێتی ناشارمەوە ئاساسێتێکی نێودەوڵەتی هەیە لە بینی برا تورکمانەکان و برا عەرەبەکان و نەتەوەی کورد بەڵام لە سنووری مەخمور بە ئانقەس بە بەرنامە داعشەکانیان بەرداوەتە گیانی ئێمە هەر پێمان دەکری بینی سەر شاشەی تەلەڤیزیۆن پێمان دەکرێت لە راپۆرتی خۆمان پێمان دەکرێت لە کۆبنەوەکانی خۆمان هەتا لۆ زانیاری بەڕێستەنەوڕۆ لەگە جەنابی حاکم سابیر کە مەسوولی مەڵبەندەکەیە لەگەر بەشێکی زۆریش هەواڵانی مەڵبەندی بیسی قەرەچووغ سەردانی یەکەی هەفتامان کردیە شکوامان کردیا سەردانی جەنابی وەزیری پێشمەرگەمان کردیا بەڕاستی یعنی زۆر بێتاقەتین و زۆر نیگەرانین و من بەڕاستی کە تەحمل ناکەین ئەمە بێت و لە بەرنامەی داهاتوو یان لە نێزیکترین کاتدا ئەگەر بێت و چارەسەری ئەو کێشەی نەکرێ ئەمە دێن ناو دێنین و قسەش دەکەین و بەڵگەشتان نیشان دەدەین کە بارەگاکانی چەکدارانی داعش لەچێن و هێزەکانی پێشمەرگە لەچێن و کەسیش جورئەت ناکە بڕێ ئەو پێشمەرگانە لۆ داعشانە نێزیکن ئێمە بمە سوتەمەنی شەهید تیرۆر بکرێم زوتیارەکانم بەڵێ بەڵێ بۆ گەڕێمە وڵات گفتوگۆ زیاترەکەین کاکیوە ئەو هەڵبەتە کاغازی خۆتەی ناسی لە نزیکەوە پیاش قارەمانەوە لە دڵپەڕی خۆیەوە مەسەلەن ئەو نیگەرانیانەی هەیە چارەسەر بۆ ئەم بابەتە چۆنیە مەسەلەن بە تایبەتی دروستکردنی لیوە هاوبەشەکان ئەمە چارەسەر دەکا هەمانگی لەگەڵ هاوپەیمانان چۆنی بابەتە چارەسەر دەبێت فەرماندەی پێشمەرگە جیا لە میحمەد پێشەوەی بچمە سەرە و مۆزوعات دەستخۆشی لە کاغازیەکەم لە نێزیکەوە ئەیناسم و ئاگادارم کە چەند ساڵە
ئەو خۆی و ڕەفیقەکانی و هێزێکی خۆبەخشن یعنی ئەمان هیچ ڕێک نەخراون لە چوارچێوەی وزارەتی پێشمەرگانە لە هەفتاش هێزێکی خۆبەخشی خەڵکی ناوچەکەن باگام لە ئەو تەنگ و چەڵەمانە هەیە کە بۆیان دروست کراوە و خۆشیان چەندێک دەست پێش خەریان کردووە وەکو خۆبەخش شەڕی داعشیان کردووە و من دڵنیام ئاگاداریشم کە لەو دێهاتانەی نزیکی ئەوانن داعش چەندێ زەربەی لە خەڵکیشداوە خەڵکی مەدەنی بەڵام ئێمەگەر من لێرەوە بەڕاستی بۆ سنوورەکەیوان چکە سنووری و قاتعی کە ئەو باسیەکات سنووری مەسئولیەتی محوەری شەشە مەسئولیەتی محوەری شەشەوە ئەو شوێنەی کە باسیەکات بە تاکید ئەوە چەندین جاروە لە ڕێ ئەم تیمە خۆبەخشەوە هێزەکانی هاوپەیمانان بە فڕۆکە بە بردومانی ئەو ناوچانیان کردووە یانی ئەمە شتێکی شاراوە نییە ناوچەیەکە و داعشتی داژێ و چالاکی و زۆربەی شتەکانی لەو سنوورانە کە ئەیکات لەو ناوچەیەوە ئەیکات من ئومێد دەکەم بە چارەسەری گشتی بۆ ئەم منطقانە کە وەکەوەی وتم داعش بە یەک پاکێز بێ بە یەک پاکێجەکەش شوێن بۆ شوێن جیاوازی هەیە ئێستا لەو شوێنەی کە کاغازی ئیشارەی پێدا بە تاکید دەم منطقەیەکە دیارە شاراوە نییە بڵێ ئەمە دیارە شاخی قەرەچووغە و کەوا خەڵکی داعشی تێدایە و جێ حەشارگە و حەوانەوەیانە و لێەوە جوڵەکانیانەکەن بۆ شوێنەکانی تر و زەربە لێ داهاتەکان دەدەن بەڵام ئەگەر بێ ئەمە بەگشتی بیگرین جارێکی تر من دێمەوە سەرەوەی کە ئێمە ئەم هەماهەنگی کە لە بینی وزارەتی پێشمەرگەوە لەگەڵ وزارەتی بەرگری عێراقا هەبێت ئەم هەمانگی ئەبێ مماڵەی تیانەکرێت ئەنی کە ئێمە ئێستا بڕیارمانداوە ژوورەکان وەگەویتم دروست کراوە ئەم دوو لیوایە کە باس دەکرێت مەسەرەن لە بیستیدا بەڕێز فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق بەڕێز کازمی بڕیارێکی دەرکردووە کە لیوای بیستی پێشمەرگە کەوتە سەر بکرێتە سەر وزارەتی بەرگری عێراق و هەوڵ بدرێت لەگەڵ لیوایەکی تری عێراقا تێکەڵ بکرێن و ئەم دوو لیوایەکە تێکەڵەکرێن جارێکی ترە بنەوە بە دوو لیوا بۆ ئەم ناوچانەی کە لە خانەقین و تاک و دەشتایەکانی نینەوە دانراوە بەڕێی من ئەمە پەلەی لێ بکرێت لە ڕێخستنی چکام هێزە کە تۆ ڕێکی خێرەوە نییە بڵێ دوو هێزە یەکسەر تێکەڵێکەکەی تو ئەم هێزە دەبێ پێزگە لە کەقایمتی بۆ ڕێکە خەیتەوە ئەمجا دەبێت هێزە تێکەڵ بکەیەوە پێکەوە ئەم هێزە بەلای کەمەوە دەبێت دوو مانگ بە سێ مانگ ڕاهێنان بکات و دوای ئەوە تەچیز و تەسلیح بکرێت وەزی ئیداری چەندگاوێک لەوانە هەیە ئێستا تا ئێستا تەنها لەسەر قایمە و هەنگاونراوەکو قایمە ئەم لیوای پێشمەرگە بخرێتە سەر وزارەتی بەرگری عێراق و لەگەڵ لیوایەکی چێشی عێراقا تێکەڵ بکرێن بە هەماهەنگی داخلی دەورە بکرێن و چەند مانگێگا دوو مانگە یان سێ مانگە تاکید نیم لەوە بەڵام تاکیدم لە دوو مانگ کەمتر نییە ئەبێ مەشق و ڕاهێنان بکەن و دوای ئەوە لە ڕێی وزارەتی بەرگری عێراقەوە تەجهیز و تەسلیح بکرێن و بکرێن ئەو ناوچانەی کەوا ئیشارەمان پێدا لەبەرەوە بەڕێی من ئەبێ پەلەی لێ بکرێت دەگەڕێمەوە سەرە وەزعانەی لە سەرەتاوە ئیشارەم پێدا بەڕێی من ئێمە مەوزوعەکان نەگەڕێتەوە سەر جارێکی تر ململانێ ناتەندروستەکانی نێوان ئێمە یاخود چۆن بڵێ متمانە نەبوون بە یەکتر ئەمانە دەور و تاسیری هەبووە لە بەرەوەی کە ئەم شانە چەکدانانە لە ناو نەچن کاغازی ئیشارەی پێدا منیش پشتگیری ڕائەکەیەکەم بە تاکید ئێماگەر هێزی هاوبەش و نیەتی سافمان ڕاستمان بەیەکەوە هەبێت بە تاکید ئەم هێزانی داعشەوە نییە بڵێ وڵا لە ناو نەبرێن چکۆ داعش لە پێشتر چەندین شاری بەدەستەوە بۆ هەموو شارەکان ڕزگار کرانەوە و پەرش و بڵاو کران هێزەکانیان ئێستا بە گروپی بچوک بچووک ئەم زەربانە ئەدەن لەبەرەوە ئەگەر بێت و ئێمە هەمانگی تاوامان پێکەوە هەبێت لەگەڵ هێزەکانی عێراقا ئەم گروپە تروریستیانە بە تاکید لە ناوبین بەڵام ئەوەی کە ئەساسی تاخیربوونی ئەم شتانە تۆ سێرەکەی ململانیەکان ئێستا بۆ نمونە بیستی دا کە ئەو بڕیارە دراوە کۆمەڵە دەنگی نەشاز لە هەنێک نەتەوە و لایەنەوە بەداخەوە بەرز کراوەتەوە عکسی ئەمە داواکەن داوا لە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانەکەن کە ئەم بڕیارە هەڵوەشێنێتەوە نابێ هێزی پێشمەرگە بەم شێوەیە بێتەوە ئەم سنوورانە ئەنی ئەمانە هەمووی ململانی ناتەندروستە هەیە بەڵام ئێمە بێت جارێکی تر بێنەوە بە پێی دەستور ئەم ناوچانی کە ئێستا ئەوەی کاغازی باسی کرد و هەموو بۆ ناوچەکانی دەشتی نینەوە تاکو ئەچێتەوە منطقەی جلەولاو خانەقین و هەموو ئەو ناوچانەی کە ناوچەی کێشە لەسەر و لە چوارچەوەی مادەی ١40 ئەبێ بە پێی دەستور هێزی هاوبەشی تێدا بێ و بەڕێوەبردننی ئەو ناوچانە لە ڕووی ئەمنی و ئیداریەوە بدەبێت پێکەوەی بێت تاکو کێشەکانی چارەسەرەکرێت بۆی کە تۆ چارەسەرت نەکرد بە
هەڵواسراوی ئەم کێشانە تێشتەوە بە تاکید ئەوان جارێکی تر هەوڵەدەن دایمەن سوود لەوا بینن کە ململانەیە هەم بینی ململانی نەتەوایەتی لە ناوچەکانە دروست بکەن و هەم هەوڵ بدەن سوود لە ململانە سیاسی ناتەندروستەکانیش ببینن. باشترین چارەسەر بۆ ئەمە تەنها ئەوەیە کە ئێمە هەماهەنگی بکەین و تا ئێستش تام کاتی من لەگەڵی وەقساکەم ئێمە دەستورێک پێکەوە گرێدرا هەموو نەتەوە پێکهاتەکان پێکەوە گرێدا و بە هەمان شێوە هێزە چەکدارەکانی عێراقیش بەگشتی بە هێزی پێشمەرگەوە پێکەوە گرێدرا کە لە چوارچەوەی ئەم دەستوریا دەبێ هەماهەنگ بین بۆ پارێزتنی ئەم وڵاتە هەرێمی کوردستان بە یاخو شوێنەکانی تری عێراق بێت. لەبەرەوە ئێمە لێرەوە داواکاری ئێمەش بە هەمان شێوەیە من دەنگ مەخەمە دەنگ پاڵی دەنگی کاک غازی ڕنگ بێ ئەو تۆزە تونتر چکە من ئەزانم مۆزیان چەندێ خراپە لە ناوچەیەکی زۆر گەرمترە لە شوێنەکانی ترا و بە بەردەوامی من زۆر جار ڤیددیۆکانی بۆ نردوم کەەوە داعشەکانیان بینیوە ئەگەڕێن لەو ناوچانە لەبەرەوە خۆیەتی بەو شێوەیە دڵی گەرم بێ و بەداخەوە من ومێت دەکەم خەڵکی کوردستان بە تێکڕا هێزی پێشمەرگەی کوردستان بە تاکید پارێزگاری لە خاک و خەڵکی هەرێمی کوردستان و شوێنەکانی تری عێراق شەکات بەڵام ڕێن بێ ئەم ململانیانە وای کردبێ کە کەم تەرخەمی هەبێت لە لایەنی حکوومەتی ناوەندەوە بۆ ئەوەی کە بە باشتر نایەنە پێشەوە بۆی ئەم هێزانە پێکەوە هەماهنگ بن لەو ناوچانە ئەمەشیان نەگەڕێتەوە بۆ ئەو ململانێنە تەندروستەی کە هەیە و تا ئێستش بەداخەوە عقلێتێکی شۆڤینی هەیە تا ئێستا گرە و لەسەر ئەوە کە جارێکی تر ئەو ململانێ نەعرەتیانەی کەوا پێشتر هەبووە لە حکوومەتەکانی ڕابردووی تری عێراق من ئومێد دەکەم لە ناو ئەم وڵاتی ئێمە کە ئێستا وڵاتێکی دیموکراتی تعدودی فیدراالیە بە پێی دەستوری عێراق و بیرکردنوانە لە مێشکی خۆیانە دەربکەن ئەگەر بێت و ئێمە چارەسەری ڕیشەی بمانوێ بۆ ئەم ناوچانەوە هەموو ناوچەکانی تری عێراق دابنین ئەبێ پێکەوە بین و ئەبێ هەوڵ بدەین لەسەر بێزی گفتوگۆ ئەم کێشانە چارەسەر بکەین و لە زمنی ئەم کێشە هەڵپەستێراوانەی کەماوە لە بینی هەرێم و ناوەندا یەکێ لە هەرا کێشە ئاساسیەکان مۆزوعی ئەمنیە کە لایەنی ئەمنیە گەر تۆ هەماهنگ نەبیت هەموو کاتێک ئەم مۆزعانە دروستە بێ کە کاغازی بێزگە لە کاغازی ئێستا لە زۆر سنووری تر لە منطقەی جەلەولا لە منطقەی داقوق زۆر شت هەیە باسیەکەن ئێستا ئەو باسی منطقەی قەرەچوغی کرد کە ناوچەیەکە بەتاکید شێوەیە لە شێوەکان کەوتۆتە بینی هەردوو هێزەکانەوە بەڵام خۆجەبەڵ حەمرین لە بینی ئێمە و هێزەکانی عێراقان نیە کەوتۆتە پشتی هێزەکانی عێراق منطقیان هەیە هەموو شێوە چالاکی چەندین خەڵکیان لە هێزەکانی عێراق لە سوپای عێراق و لە شورتەی ئیتیحادی شەهید کردووە و ئەگەڕێنەوەش لەو ناوچەنن ئەوەی کە من تێبینی و متابعیم کردووە هێزەکانی عێراقیش لەو سنوورانە نەیانتوانیوە هەموو منطقەکان کۆنتترۆل بکەن و هێزی لێ پەرد بکەن تەنها زۆربەی زۆری سەرجادا ڕئیسەکانیان گرتووە و زۆربەی زۆریشی تەنانەت دەتوانم بڵێم هەڵندێ خەڵکی ناوچەکەش هەیە هەماهەنگین لەگەڵیانەوە پشتگیریانەکەن و تەموینیانەکەن بە خواردەمەنی و ئەم شتانە ئەمانە هەمووی تاسیراتی خۆی هەیە خۆ ئەو ناوچانە لە بینی هێزی پێشمەرگە و هێز عێراقیەکانە نییە کەچی چالاکی زۆریان نییە من ومێت دەکەم ئەو پلان و بەرنامانەی لە بینی وزارەتی بەرگری عێراق و وزارەتی پێشمەرگای هەیە پەلەی لێ بکرێت بۆەوەی بتوانین ئەمنیەتی زیاتری ئەو منطقانە کارێزین دڵنەوەی بە خەڵکیش بدەین بە تێکڕانێتەوە لەو ئەوەی ئەو شەوەی کە دوو پێشمەرگە شەهید بوو مەسەلەن بەشێک لە شۆڤێنیەکان بەنامەیان بە قسەش بێ پشتیوانی داعشیان دەربڕێ و مەسەلەن دژی پێشمەرگە بوون مەسەلەن هەز ناکە ئەمە وڵاتێکی قلیمی دەستێکی قلیمی هەبێت خۆی گەوە لە سەرەتا من ئیشارەم پێدا کە هەموو بە ئاشکرا ئەڵێن بەڵام تۆ سیرکە مەسەلەن شەو دوو پێشمەرگە لە سەنگەرەکانی هێزی پێشمەرگەیە کە ئەم سەنگەرانە سەنگەرێکە ڕاستە لە سنووری هەرێمی کوردستانە و بەڵام ئەمە جارێکی تر ئەم هێزە پارێزگاری لە هەموو عێراقیشەکە بۆ بەیانەکەی سیرەکەی دوولانی سەرەکی لە کەرکووکەوە مەسەلەن کە خۆیان بە خاوەنی سنووری کەرکووک گەزانن بەیاننامەیەک دەرەکەن دژ بە ئیتفاقی ئەمە یا خۆی لە خۆیان بەڕێی منە بێ لێ پرسیینەوەیان لێ بکرێت ئایا ئێوە لەباتی ئەوەی کەوا سەرخۆشی لەو خەڵکانە بکەن کەوا پێشمەرگەیە شەید بووە لە هێزەکانی تری عێراقیش ئەوە چەند شەوێ پێشەوە زیاد لە 15 کەس شەهید بووە لە سنووری مقدادیەوە ئەمانە تۆ لەباتیەوەی دەستخۆشی و سەرخۆشی لە هێزی پێشمەرگە و لەو هێزانەی تر بکەیتەوە شەهید و قوربانیان داوە دێی دژی ئەو
بەرنامە و پلانەی کەوا قایدی عامی قواتی مسلحە دەریەکات بۆ ڕێخستنەوەی هێزە چەکدارەکانی عێراق بەیاننامە دەرەکەی دژیت نابێ ئەوان بەڕاستی حکوومەتی ناوەند و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان لەو لایەنە بپرسێتەوە کەی وەزی ئەوەیە کە تۆ ئەم بیرکردنەوەیە غەڵەتانە پەیڕەو بکەی یان ئەم بیرکردنەوە تونندڕەوانە لە بینی نەتەوەکانە لەم کاتەیە کە تۆ زانی تا ئێستا ململانەیەکی قورس تەنانەت لەسەر نەتیجەی انتخابات هەیە لە وڵاتە تۆ ئێستا دەی ئەم شێوە بەیان نامانە دەرەکەی بەڕاستی ئەمە گەر مباشریش نەبێ غیر مباشر پشتیوانیە لەو تونند و تیژەی کە لەم ناوچانەیەکرێ بۆیە من ومێت دەکەم کەوا جۆ لەم لایەنانە بەو شێوەیە نەگیرێ و ئەسڵە نەبێ لێکۆڵینەوەیان لێ بکرێت کە تۆ بە شێوەیەک ئێستا دژی ئەوەی کەوا هێزێکی نیشتیمانی کە بە پێی دەستور هەیە هەماهنگ بێ لەگەڵ هێز چەکدارەکانی تری عێراق و هەمووی لە چوارچەوەی منزومەی دیفاعی عێراقیا بێت پارێزگاری ئەگەر لە منطقەی کەرکووک بێ یاخود قەرەچووق بیان دەشتی مووسڵ بیان لە هەر شوێنێک بێت ئەمە پارێزگاریکردنە لە چوارچەوەی خاکی عێراقیش بەگشتی هێزی پێشمەرگەش چمنی ئەو هێزانەیە کە پارێزگاری لە هەموو ناوچەکانەکات بۆیە ئەبێ هەوڵ بدەین هەموو پێکەوە هەماهنگ بین و ئەمە ململانەی سیاسی ئەبێ بە دەربێت چارەسەرکردنی ململانە سیاسیەکان هەمووی گرێدراوە هەموو کێشەکان گرێدراوە بەیەکەوە ئەو ناوچانە بە تایبەت ململانەی ئیداری تایە ئەمنی تایە سیاسیشی تایە ئەگەر هەموو پێکەوە لەسەر بێزی گفتوگۆدانە نشین و چارەسەری بۆ نەدۆزینەوە هەریەک لە لای خۆیەوە تەحریکی تونند و تیژی بکات من دڵنیام ئارامی بۆ وڵاتی ئەمە ناگەڕێتەوە بۆ ئەو ناوچانەش بە تایبەت و خەڵکی زەرمەند تایە خەڵکی سفیل و ئەو خەڵکانن کەوا ئەوە ئیستای بینی مەسەن کاغازیەکێکە لەو ناوچانە ئەژێ دەنگی لێبەرزەوە بووە هاوار تەنانەت گلەی لە حکوومەتی هەرێمەکە لە وزارەتی پێشمەرگاکە و لە هەمان کار لە هێزە عێراقیەکانی شەیکات ئێمە ئومێد دەکەین هەوڵ دەین هەمومان پێکەوە چارەسەری ئەو کێشانەش بە هەماهەنگیە کرێت بە تایبەت لە بین وزارەتی پێشمەرگە و وزارەتی بەرگری عێراق و هیچ لایەک نە ئێمە جۆ لەو لایەنە توندانە بگرین کەوا لەگەڵ ڕێکخستنەوەی ئەم هێزانە نین و بە هەمان شێوە حکوومەتی ناوەندیش نابێت جۆ بدا بە و لایەنانی کە ئایانوێ مەشاکل و بەلبەلە لەو ناوچانە دروست بکەن کە ئارامی سلمی ئەهلی تێک بدات یعنی ئەماگاتە ئەوەی کە تۆ ئەو ڕۆژان جارێکی تری شارەت بوادەم لە منطقی مقدادیوانە تەنانەت تا ئێستا هەنێ دێهات هەیە منطقەکانیان چۆڵ کردووە ئێمە ئارامی ئەو ناوچەیە تێکەدات و ململانی تونتر لە بینی نێتەوە و مەسەبەکانی شا دروست دەکات و هەنگاوەکانی داهاتوو بەرەو خراپترمان ئەبات ئەگەر چارەسەری بۆ نەدۆزینەوە ئومێد دەکەم لە ئایندەیەکی نزیکدا وزارەتی بەرگری و وزارەتی پێشمەرگە بگەنە چارەسەرێکی بنەڕەتی بە ئەوەی ئەم هێزە هەماهەنگانە زووتر پێک بێت و لەو ناوچانە جێگیر بکرێن بەوەی بتوانین پێکەوە دژایەتی داعش بکەین و جارێکی تر نێڵین زیاتر پەرە بسێنێت چکە خۆیان لە ئەرزی واقعا هەن زۆر باشە کاک غازی ئەو داعشانە بە پێ و زانیاریانی کە بەڕێزەتە زیاتر خەڵکی بێگانە ینی وەکەوەی ڕابردووە بە یا خەڵکی ناوچەکە لەوێەوە سەریان هەڵدا و لەوێەوە تەمویل لەکرێن لە چۆ ئەنی و زانیاریانەتە لە چۆ زیاتر تەمویل لەکرێن پشتیوانی ئەکرێن دامەکرێن وەڵا کاک زانە ملاحەزەکەم هەبوو لەسەر جملەی یەکەم کە قسەم کردیار و کاک هیواشی شارەتی پێکرد کامە خوانەخواستە تونند و تیژینە من پێم خۆشە هەم جەنابتان هەم بینەرانی بەڕێز بزانن ئێمە خۆمان فەرماندەی مەیدانیت فەرماندەی مەیدانیت و لە مەنتیقەیەکی ساخنی کاکیوانیرانی بەڵێ من مەبەستمە وا تێنەگەنەمە خوانەخواستە تعلیلی بکەن گوایە ئەمە دژی ئەمە بخینمان ڕشتە بازماندایە معاناتمانەیە و بە ملکی خۆشمانی دەزانین بەڕاستی لێ هەندێک بە درێژەشی کێشاوە سێ چار سار ئەمە لەناو ئەتو ئێسا وەرە سنوورەکەی مەشەوەک وەرە سەردانێکی مەیدانی بکە کاکیوە جەنابی پێشمەرگە بۆ دەزانی لێ من ئەگەر تند قسە بکەم ئازارمانی ئازاری خەڵکی منتیقەکەیە وەنێ برێم بەتەنیا ئازاری خۆم وەشمانەیە لۆ مەسەلەی داعشەکان کاکزانە داعشەکان هەر کۆنە بەعسیەکانن بە جلک و بەرجێشی دیکە هەر کەونە بەعسیەکانی منتیقەکان بە جلک و بەرجێشی دیکە بەڵام کامە نیگەرانین لە چاوپۆشی لایانی سیاسی خۆمان یعنی ناکرێت چاوپۆشیان لێ بکرێمە ڕاستە کاکیوا باسی منتیقەی حەمرینیان کەم تەرخەمی هێز عێراقیەکان ئەمە نامێ بچمە ناو قوڵایی و تەفاسیلی وردەکاری کێشەی عێراق بەڕاستی کاکیوا زۆر جوان باسی دەستور و یاسا و پەرلەمان و یعنی کۆمەڵک دەستگای تەشریع و تەنفیزیمان هەنا ئەوە جیاوازە بەڵام ئێمە برینمان هەیە ئێستا لە ناو برینەکان ئێمە چارەسەر ناکرێت ئەو داعشانەی منتیقە هەمیان کۆنە بەعسیەکانن
بەڵێ و بە جلوبەر چێکی دیکە ناوێن لە خۆنە دەولەی ئیسلامی و هەمیان ناسراون و هەمیان دەناسین عینوانمان لەکنە ڕسممان لەکنە ڕۆژانە بە بەرچاوماندا لە شاخی خەرچوق دێن و دەڕۆن و ئاشکران یعنی کارە ساتەکە لەوەدایە و ئەو کردوانەی کە لە منطقەی کەرکووک لە منطقەی دووبز لە منطقەی سەرگەڕان لە ناحیەی قەرات لە منطقەی مەخمور تا دەگاتە گوێ ڕوودی بەگە لە هەر شوێنێک دەیکەن ئەوانە مەرجەعەکەیان خەرچووغە شاخی خەرچووغە و شاخی خەرچوو کۆنتترۆلکردنی زۆر ئاسانە هەر بەو هێزەی کە لەسەر شاخی خەرچووغە کاکیواش پێ بۆ ناکرێت کارغازی پێ بۆ ناکرێ مەسەلەن بۆ ناکرێ ئەمێن کە دەرێم لۆ ناکرێ من دەمەوێت لە بەڕاستێمە لە کۆبنەوەی خۆمان کۆبنەوە جیایە پەیامی خۆمان گلەی خۆمان ڕخنەی خەڵکی ناوچەکەمان گەیاندووە بەڵام من لەسەر شاشە جوانەکەی بەڕێستان پرسیار لە خەڵکی نیشتیمان پەروەەر دەکەم و لە خەڵکی ناوچەکە دەکەم ئایا هۆکار چییە ئەو چەکدارانی داعش لە شاخی قەرەچووغ 4 ساڵە لەوێن مانەوە ئەوە پرسیاری منیشە ئەوە کە ئێمە هاوار دەکەینیان خوا نەخواستە نیگەرانینیان لە ڕووی بەڕێستانوەندە خەڵکی دیکە بەڕاستی ئەگەر بە ڕخنەکانمان بڕکتون بن بابەتەکە ئەوەیە خەمونە بە مەسەرەتا باسم کرد لە مانجی نۆی ساڵی 2010 کە چەکدارەکان ئاشکرا بوون تەوەقعم دەکرد لە ماوەی 2 مانگدا هەرچی هێزی پێشمەرگەی کوردستانە بە هاوارمان وەربێ و نەرن ئەوە پارتیە و یەکێتیە و بێن یان هێزی عێراق و بە هەموو لایەک بێن تەنگایان کەن و دەریان کەن دوایە برای بەڕێزمێن مەسئولم لەو قسە چەند بارەیە خۆم هێزەکانیان لاوازن هێزەکانیان زەعیفن ئەوەی کە کردەوەی تیرۆریسی دەکەن لە لاوازیە لە چاوپۆشی هێزەکانی ناوچەکەی ئەوەیە خەتەرەکە کاتی خۆی کاتن بەشێکی زۆری خاچی عێراقیان کرد ئەو کاتی بە قوت بوون من ئەو کاتیش ئەوە بە گەرم و گوڕی و بە حماسەتەوە نەمدەگوت دەتوانین دەریانکەین بەس ئێستا کە دەرێم دەتوانین دەریانکەین ئێستا دەتوانین دەریانکەین لە شاخی خەرچووغ بەڵێ بەڵام ئەو برادران هێزەشان لەسەر شاخی خەرچووغ حیمایەی معمل چەمەندۆکە دەکەن حیمایەی بیرە نەفتەکان دەکەن حیمایەی من و جوتیارەکان کە برای خۆیانین کە قوربانیمان لەو پێشمەرگانەدا و خۆم پێشمەرگانی سەر شاخ قەرەچووغ کە سوکاری ئێمن پێشمەرگەی ئازان پێشمەرگەی دڵسۆزن بەڵام لەسەرەوە ئەمریان پێکرایە تەقە لە داعش مەکەن عیلاقەتان بە داعشدا نەبی دوای شاخی قەرەچووغ وە کاکیوا شارەزای 800 مەتر برندا ئەوە لەبەر چاوی وان وا تەمەشا دەکەن خۆ تەکنەلۆژیای ئێستا لە دووربین لە چەکی پێشکەوت و 5 کیلۆمەتر نیشان دەپێکی ئەخر شەید بەشداریان شەید کرد 600 مەتر لە ڕێبەکانی پێشمەرگە دوور ئەوێ ڕۆژێت تعالفاتینە بە فڕۆکە لە سێچار مەقڕی داعشیان دێ 350 مەتر لە هێزەکانی پێشمەرگە نێزیکە ئەو سێ شەو پێش ئەو ڕۆهاتن دوو پێشمەرگیان شەید کرد پەڕینەوە بەناو بزیی پێشمەرگەدا هاتین ئەخە کارەساتەکە لەوە دەما لۆیە دەمێت ئەمە حسابە بێ غازی بۆ حسابە بێ بە خۆمانداری بۆ حسابە بێ بەشداری پرۆسی دەنگدانیشان کردووە واللهی ئەگەر برێم بەڵگە نەمدیتێ بەڵام ناڕاستە خۆ دەکا بەشداری کردن ئێستا لێت ناشارمەوە یەک لە کاندیدەکان یەک لە عەرەبە شۆڤێنیەکانە کۆنە بەعسیە کە سوکارەکەش هەمووی داعشە دەنجیشی ناو بوویتە نوێنەری من و توش لە بەغدا ئەوە کەس قسە لەسە ناکە نە نووسەرێک نە ڕۆژنامە نووسەک یعنی ناکرێ کارەساتە لە سنوورەکەی ئێمە حەقا ئەمن داوا ئەمن لە ڕێگەی کەناڵەکەی بەڕێستان داوا لە خەڵکی نیشتیمان پەروەەر دەکەم لە هەموو حیزبولایەنەکان داوا لە خەمخۆرانی وڵات دەکەم بەهانای سنووری ناوچە کێشە لە سەرەکانەوە بێن من باسی کەرکووک ناکەم و خەمخۆری خۆیان هەیە و کاکیوا و برادرانی مەڵبەندی کەرکووک بەڕاستی درێخیان نەکردە سنوورەکەی مەش بەڕاستە کاک حاکم سابیر و کاک سعدی وانە لە خەمدانە بەڵام پێویستە زیاتر ورتر قۆری خۆیان لێ هەرمارن ئێستا من شتەکەیە کاکزانە پێم خۆشە خەڵک بیزانی تقریبا 7 گوندی منطقەی قەرات چۆل کرایە دەزانی کو چۆل کرا لەگەر ناحیەکی گەورە و گران ئەوە هیچ پەیوەندی بە تعریبەوە نیە تەنها کە لە ساڵی 2017 لە 16 ئۆکتۆبەر دوای ڕیفراندۆمەکە کە هێزەکان کشانەوە دیعایەکی زۆریان کرد کاکە هەرێن ئەو هێزانە داگیرکەرن یان دیعایەن بە ئاشکرا لە سایتەکانیان لە کەناڵەکانیان باشەکە داگیرکەرن خێرات و لە چوارچەوەی دەستوری یاسا لە بەغدا لە هەرێمەوە ماریان هەمووان لە هەولێرە وەتە جەنابی وەزیری دیفاع ماری لە هەولێرە هەرچیان دەری ینی زۆر تێکەرن لەسەرەوە بەڵام لۆ لە سنووری ئێمە ئەوانە داگیرکردن و بوونە دێوەزمە و داعشیش کەس نایان بینی لێتی ناشارمەوە گوندەکانیان پێچۆل کردین ناحیەکان پێچۆل کردین من سوپاسی برا عەرەبەکانی ناوچەکەی خۆمان دەکەم کە بە هیچ شێوەیەک نەهاتوون یەک بز لە خاشی ئێمە داگیر بکەن کە باسی تعریب دەکرێت سنووری ئێمە لەگە تعریبدانی ئێمە خۆمان کورد کەم تەرخەمە پەرلەمان کەم تەرخەمە حکوومەتی هەرێمی کوردستان کەم تەرخەمە لایەنێکی سیاسی زمینە سازی زمینە خۆش دەکەن لە ئەوەی عەرەب لە منتیقە بکەنە ساعبی منتیقەکە کاندیدەکانیان لە برانی خۆمە باسی پرۆسی دیموکراتی دەکەن زۆر دەردێنە سەر شاشەکانی تەلەڤیزیۆن باسی دیموکراتی پێشکەوتن و کۆمەڵک مستەلعی لەو بابەتانە دەکەن
بەڵام ئەتوو کە گەورەترین هێزی سیاسی لە هەرێمی کوردستان کە پەرلەمان حکوومەتی کوردستان 1970 هەموو جەڵەوی سیاسی لەدەست برایانی پارتی هەستانێ دوو برای عەرەبیان کردە نوێنەری کورد لەوێن دەرێ ئەتوو لەو هەموو کوردی دڵسۆز لەو هەموو کەسوکاری شەهید لەو هەموو خەڵکە دڵسۆزەی پارتی یەکێتی لایەنەکانی دیکە نەتوانی کەسێک بۆ بازەکەشماندا دیتێت یعنی ئەوە دەبی بە ئاشکرا قسە بکەین ئێستا ئەمە لۆ دەنگمان کەمی کردیە برایانی پارتی لۆ دەنجیان کەمی کرد خەڵک لەو شتانە خۆش نابێ ڕاستە ئەوڕۆ بە هەر نەوعەکە کورسی دەینن یان هەندێک نازانم باسی تەزویر دەکەن یان هەندێک قسەپاندنە یان هەندێک شتی لەو بابەتانێ بەڵام ئەگە بێت و ئاوا بڕوە بەڕاستی لە هەڵبژارنی داهاتووی هەرێمی کوردستان کورد گەورەترین زەرەر دەکە و ڕاستیش ناکات و ئێستا مەجالێکی تێدایە ئێستا دەتوانن وەکو برا وەکوی کاکیوە باسی کرد دەست بێخنە ناودەستی یەکدی هێزەکانی یەکەی ئەفتا و هەشتا خەمی ناوچەکە و نیشتیمانەکەی و نەتەوەکەیان بین نەک خەمی حیزبەکەیان بێن لە سنووری ناوچە کێشە لە سەرەکان ئەوەندی لە توانایاندا ئەوە بە ئەمن هەم بەڕێز و بە کاکیوای ڕادەگەینم زۆربەی هەر زۆری خەتای حکوومەتی بەغدانێت چکە لە شاخی خەرسوغۆ لەبەر چاومانە سنووری پێشمەرگەوان دەتوان بێنە پێش بەلای دەتوان بێنە پێشتر بێنە سەر ڕەبیەکانی داعشیش و بێن لێشیان بدەن بەڵام کەنایان خۆ کەس دەستی نەگرتینە ئەوان خۆیان نایکەن یعنی ڕاستە لەسەر مەسەلەی کەرکووک یان مەسەلەی حەمرینەکە سنووری کوردستانەوە ڕاستە من ناسمە ناوردەکارێنەوە زۆر دەخایەنی بەڵام ئەم قسە لەسەر مەخمور دەکەم قسە لەسەر ناحیەی قەراز دەکەم قسە لەسەر منتیقەی بەشێکی ناحیەی دیبەگە و ناحیەی سەرگەڕان و دەشتی قەراز و کەندێناوە دەکەم ئەوە کورد بەخۆی کەم تەرخەمە ئەوە حیزب لایەنەکانی کوردستانن لەو ململانێنە و خۆمان ئێمەیان کردە سوتەمەنی و ڕۆژانە دەین لەسەر شاشەکانی تەلەڤیزیۆن لە دەرگای ئەو دەدەین هاوار بۆ ئەو دەبین هەر وەڵامیشمان نادەن وێستا من لێرکوانە خوانە خواستە تەشیر بە ناوی یەک بەڕێز بکەم یەک ناوی یەک کەس بینم سبەینێ دەچی لە محکەمە دەعوا لە سەدەنەسوی دەرێتەوە شۆ لە سەتەلایەتی گەلی کوردستان تەشی بەڵام ئەو هەموو هاوارە دەکەن کاکە ئەوە داعشە کاکەوە جوتیارمان شەهید دەبی کاکەوە خەڵکمان شەهید دەبی کاکە گوندەکانمان بەڵی بەڕاستی کارست بەڵێ ما وەکو دەستگای میدیای کورسات هەمیشە دەنگ و ڕەنجیەوە دەبین پاڵپشتان دەبین ئەوەی لە ڕووی میدیایەوە بێمە بکرێ ئەکید دەنگ و ڕەنجی ئێوەین ئەگەر کاتی بەرنامەکەم تەواو بۆ بەڵام ئەگەر کۆتایی پەیامی خۆتم پێ بڵێ پەیامێکت بۆ بەرپرسەکان بۆ هێزولایەنە سیاسیەکان بۆ دڵسۆزانی خاک و نیشتیمان چییە بە کورتی بێ سوپاس دەکەم من دووبارە سوپاسی بەڕێستان دەکەم و سوپاسی کاکیوا دەکەم و سوپاسی هەموو بەڕێزانە دەکەم کە خەمی ناوچە کێشە لە سەرەکانیان لەسەرەوە داوا لە کەناڵەکانی ڕاگەیاندن میدیاکانی هەم ڕسمیەکان و هەم سێبەر ئەوەندە خەریکی ناو خۆمان و تەشیر و ناوزڕاندن و یەکتر ناشرینکردن نەبن چکە بەڕاستی ئێمە زۆر خەریکی خۆمانین یانەی بە نەوعەک لە نەوعەکان خەریکە ئەو شۆڕش و ئەو قوربانی و ئەو ڕابردە جوانەی گەلی کورد ناشرین بکرێت لە بەرچاوی خۆمان و لە بەرچاوی هەموو دنیا من داوا لە قیادەی کورد دەکەم و بە تایبەتی جارێکی کەش بەڵێنمدا بوو کە داوا لە پەرلەمان و لە حکوومەت یاریمی کوردستان دەکەم چکە زۆر لیان نیگەرانی بەڵام داوا لە خەڵکی نیشتیمان پەروەەر دەکەم لە هەر حیزب لایەنێکن لە خەڵکی دڵسۆز دەکەم وەکو ئەگەر برێم خێریشان دەگاتێ پێت ئەو شێر لا سەیر نەبێ بە هاوارمانەوە بێن بێ لیژنە پێک بینین ئێمە هاوکاریان دەکەین و ڕێشیان نیشان دەدەین و چارەسەری ناوچە ئێمە زۆریش ساهلە ئەوەندە زەحمەت نییە دەتوانی بەشێکی ناوچە کێشە لە سەرەکان ئێستا چارەسەرکەی کە لە بەردەستی خۆتە بەڵام ئەگەر وا بڕوە لە داهاتوو ئەوەی لە دەست خۆشمانە لە دەستمان دەچی من دووبارە سپاسان دەکەم و سپاسی ئەو ڕێزەی کاکیوا و داوا لێبوردنیش لە بینەران دەکەم ئەگە خوانە خواستە بڕێک بە زەقی قسەم کردی و ئازاری خەڵکی منتیقەیە من گواستەکەین هیواداریم خۆت و هاوڕەکان تەمیشە سەلامت بن بەڕێز کاکلیوە هیوا دوا سەرنجی بەڕێستان وڵام من جارێکی تر دەستخۆشی لە کاغازی ڕەفیقەکانەکەم بەڵام ئەوەی کە دەرێ بڕێ ڕێی ناوچەکەشیانە ئەش و ئازاریانە لێرەوە دەرێ بڕێ بۆ هەموو لایەک ئێمە ئەبێ بەدەنگیانەوە بچین وە پشتگیریان بکەین و ئەوەی کەیڵێن من جارێکی تر تاکید لەواکەمەوە چارە سەرکردنی ئەم کێشانە تەنها بە هەماهەنگیە کرێت پێکەوەی یەکرێت و دەبێت جارێکی تر بە تایبەت لە ڕووی ئەمنیەوە هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ هێزەکانی تری عێراق پێکەوە بگەینە چارەسەرێک چۆنی ئەو ناوچانە لەو وەزە ئەمنیە چارەسەرەکەین ئەمەشەوە نییە بڵێ نەکرێت من دڵنیام زۆر بەباشی ئەکرێت بەڵام ئەبێ نیەتی سادقمان لەگەڵێکا هەبێت و پەلە بکەین لەو پلان و بەرنامانی کە دانراوە بۆ جێبەجێکردن ئەمەش ئەگەڕێتەوە سەر وزارەتی بەرگری عێراق لەگەڵ وزارەتی پێشمەرگا و ئێمە خۆشمان بەشێکی لە ناو پرۆسەکەیە و هێزی پێشمەرگی کوردستان سەرە ڕای هەموو ئەو وەزعانەی کە هەیە لە هەرێمی کوردستان بەڵام من لێرە تاکید لەواکەمەوە هێزی پێشمەرگی کوردستان لە سەنگەرەکانە ئەو هێزانەی کە پێکەوە
ئەرک و واجباتە بینن وەکو هێزی پێشمەرگەی کوردستان ئەرک و فەرمانەکانی سەرشانی خۆیان جێبەجێ کردووە ڕنگ بێ لێرە و لەوێ شەهیدمان داوە بەڵام هەر یەکەوە ئەوەی بەپێی ئەو مستەلزەماتەی کە لە بەردەستایەتی ئەرکەکانی خۆیان جێبەجێ کردووە من دەستخۆشی لە هەموو هێزی پێشمەرگاکەم کە لە هەر شوێنێکە ئەرکە بینن و تاکید ئەرکی سەرشانی ئێمەشە کە پێویستەکان جێبەجێ بکەین و ئومێد دەکەم لە ماوەیەکی زووە جارێکی تر وزارەتی بەرگری عراق و وزارەتی پێشمەرگا ئەو هەنگاوانەی نراوە بۆ تێکەڵکردنی ئەو لیوایانە و زوو مشقڕایەنیان پێ بکەن لەو ناوچانە بن بۆی بتوانین هەمومان چارەسەرێک وە خەڵکی ئەو ناوچانە بە تێکڕاینەتەوەکانەوە هەست بە ئارامی بکەن و باسوودەی بژێ. زۆر سپاس بۆ بەڕێز لیوە هیوا عەبدوڵڵاه ئەندامی سەرکردایەتی چێتی نیشتیمانی کوردستان هاوکات لە پرسای میحوەری چواری هێزی پێشمەرگەی کوردستان. سپاس هەروەها سپاس بۆ بەڕێز غازی فەیسەڵ فەرماندەی پێشمەرگە لە قەرەچوو و گوێر. سپاس بۆ هەردوو میوانی ئازیزم. پێشمەرگە هەمیشە شانازی و شکۆی نیشتیمانە. ئێمەش لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خی گەورە بن.